هەموو ساڵێک لەم ماوەی کە دانراوە لەم سەردەمەی کە دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان کۆمەڵی قسەی جۆرا و جۆر وە کەمپین و چالاکی جۆرا و جۆرەکرێ بۆ ئەوەی کە بەرەنگار بنەوە بەرامبەر ئەو توندوتیژی کە بەرامبەر ئافرەتانەکرێ و منیش لە ڕێ خۆمەوە بەبیرم بێت چەندین ساڵە لەسرم پرسە تەنها شتێکە لەمەوە باواز لەوە بێنین کە توندوتیژی بەرامبەر ئافرەتانەکرێت لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە بەڵام ئەوەندە بەسە هەر ژنان خۆیان توندوتیژی بەرامبەر خۆیان نەکەن و هەر ژنێک توندوتیژی بەرامبەر خود و کەسایەتی و جەستەی خۆی نەکات لە ڕێگەیەوەی کە بتوانێت تواناکانی بەکاربێنێت نەک جەستەی هێزی بەکاربێنێت نەک بیرکردنەوەی جۆرا و جۆر کە بتوانێت خۆی بسەلمێنێت بۆ توانانی هەیەی جا ئەو کاتە با هەنگاو بنێت بۆی کە بەرەنگاری پیاوان یاخود هەر لایەنێکی در ببێتەوە کە دژایەتیەکەن جا لەسەرم بابەتە کەمپینی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان یاخود ئافرەتان یەکەم ڕۆژی کەمپینەکە چالاکیەکان لە 25/11 دەست پێ دەکات کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی بمبەرکردنی توندوتیژی دژ بە ئافرەتان کۆتا ڕۆژی کەمپینەکەش دەی کانونی یەکەمە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ هەر بۆ ئێمە میوانداری بەڕێز ڕۆمان بژێومان کردووە کە بەڕێوەبەری پرۆگرامەکانە لە ڕێکخراوی سیت بابزانین لەسەر ئەم هەفتەیە یاخود لەسەر ئەم چەند ڕۆژەی کە وەکو ماوەیەک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی چالاکیەکان تا چەند کاریگەری هەیە بەڕێز ڕۆمانم کاتت باش بەخێرهاتی بەخێربێ هەڵبەت بن پێشۆی دەستکەم بە پرسیارەکانم پێم خۆشە کاتێکە پیاوێکە بینم ڕەگەزی بەرامبەر مەبینم کە لەسەر مافی من لەسەر مافی تەواوی ژنانی جیهان قساکات ئەمە کاریگەری زۆریە ڕاستە ئێمە خۆمان هەمووان قساکەین بەڵام وەکووە نییە کە ئێوەی پیا و دان پێدەنان بۆ بکەنەوە جێی شانازیێ سپاسدانەکەین وەکو ئێوەکو باوکو و براکانمان پاستانەکەمەوە دەرفەتێکی زۆر سپاس بۆم هەلەتان کە ڕێخستۆ بۆمان زۆر خۆشحاڵم بە بینینتان و بە باسکردنی ئەم پرسە گرنگە بەڕاستی باشکە کاک ڕۆمان بالەوە دەست پێ بکەین ئامانجی ئێوە لەم کەمپەینە چییە؟ ئامانجە سەرەکیەکانی ئەم کەمپیۆتانم کەمپینێکی جیهانیە لە هەموو جیهانە لە 16 مانگەوە دەست پێ بڵین لە 25 مانگەوە دەست پێکا کە تا دەی 12 ئامانجە سەرەکیەکەی بڵین بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە و نەهێشتنی جیاکاریە لە کۆمەڵگایە لە هەمان کاتە ئامانجێکی تری ئەوەیە کە چۆنڵی لابردنی پەردە لەسەر ئەو توندوتیژیانەی کە تەمان توندوتیژی چەنا جۆری جیاوازی هەیە هەدەفەکە لەوایە کە ئەم پەردە لا ببرێ لەسەر ئەم شێوازی توندوتیژی و نەهێشتن و بنەبڕکردنی توندوتیژیە لەسەر بنەمای ڕەگەز تەبان بەتەکیید و لەما کاتیشە تیشک خستنە سەر ئەو کێشانەیە کە کۆمەڵگە ڕوبەڕوێ بێتەوە باشە لە تەواوی ساڵەکە ئەم ماوەیە ئەم هەفتەیە دانرێت بۆی کە بەرەنگاری ئەم توندوتیژیانە بکرێتەوە کاریگەری هەیە ئەم چالاکیانە لەسەرەوەی کە ڕۆژەکانی دیکەی ساڵ مانگەکانی دیکەی ساڵ ئەم توندوتیژیانەی کە ئەکرێت جا بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ لە کوشتنەوە تا ئەگاتە قسەکردنێک بەرامبەر ڕەگەزی بەرامبەر کاریگەری هەبێت و کەمی بکاتەوە هۆشیاریەک بڵاوکاتەوە بە دڵنیاییەوە کاریگەریکی تەواوی هەیە یعنی چ لە ڕووی ئەو خزمەتگوزارانەی کە پێشکەشەکرێ و بەردەستن بۆ نمونە چونکە لەوانەیە زۆرێک لە خانمان نەزانن چه خزمەتگوزاریە بەردەستە لە کاتێکا کە دووچاری توندوتیژی بنەوە بەڵام ئەم 16 ڕۆژە هەلێکە بۆ دەرخستنی ئەو کار و چالاکیانی چه حکوومەت بێت چه ڕێکخراوە نەحکومیەکان بێ بۆ بە دیارخستنی ئەو خزمەتگوزاریانێکی و بە ئامانجگەیاندنی ئەو خزمەتگوزاریانە چین ینی ئەو ئێمە وەکو ڕێکخراوی سیت دەتوانم ئەگەر وەکو ڕێکخراوی سیت باسی بکەم زۆر خزمەتگوزاری هەیە کە بمورن تەنها لەلایەن ڕێکخراوە حکومی بڵێ ناحکومیەکان و بەڵکو حکوومەتیش بەڕاستی هاوکاریی زۆری هەیە بۆ پێشکەشنی خزمەتگوزاری خزمەتگوزاری یاسایی هەیە خزمەتگوزاری دەرونی هەیە خزمەتگوزاری حتا هەندێک جار خزمەتگوزاری مادیش هەبێ لەوانەیە لە کاتێکە ئەگەر کەسێک دووچاری توندوتیژی بووبێتەوە جگەلەوە چەنا خزمەتگوزاری تر هەیە ئێمە کە پێشکەشێکین بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆکان بریتین لەوانەیە کە کارکردنە لەسەر ئەو یاسا و ڕێسایانەی کە هەیە لە هەمان کاتە پەرەپێدان و هاوکاریکردنی لایەنی پەیوەندیدار بۆ تەنفیسکردنی ئەو یاسایانەی کە بەردەستن لە هەرێمی کوردستان کاک ڕۆمان ئەم چالاکیانە لەم ماوە کە ئێوە ئەنجامی دەدەن چالاکیەکان چین ینی بە نمونە ئێوە سیمینار وەرکشۆپات دەکەن بە دڵنیاییەوە ئەو خانانێک کە خانمانی تێدان
یان چۆن هۆشیاری پیاوان و خێزانەکان دەکەنەوە بەدڵنیاییەوە طبعا لەم شانزە ڕۆژەیە تەنها کارەکان ئێمە بریتینیە لە بڵین لە حملەی هۆشیاریکردنەوە یاخود لە دەرخستنی ئەو کار و چالاکیانەی کە ڕێکخراوەکان ئەیکەن بەڵکو بە هەلێکی شێزانین بۆ ڕەخساندن و ڕەخساندنی زەمینەیەکی گفتوگۆ لەگەڵ لایەنی پەیوەندیدار چه حکوومەت بێت چه بەخشەرەکانمان بێت چه هەرچی لایەنێکی پەیوەندیدار بێت کە ئەتوانێت هاوکار بێ بۆ نەهێشتن و بنەبڕکردنی توندوتیژی لەسەر بنەمای ڕێگەز. کاک ڕۆمان بۆچی ڕێکخراوەکان وێنایەکی تا ڕادێک ڕوون و جوانیان لەناو کۆمەلگا دروست نەکردووە بمانەوە نەمانەوێت با ئەو ڕاستیە لە خۆمان نەشارینەوە ڕاشکارانە بڵێن کە لە زۆربەی شوێنەکان لەناو کۆمەلگای بیستینەڵی ڕێکخراوەکانی ژنانە سەریان لە ژنان تێکیاوە ڕێکخراوەکانی تایبەت بە مافی ئافرەتانە وایان کردووە بۆ ئەم وێنایە دروست بووە بەداخەوە ئەوەش تەوان گۆڕانکاری هەموو گۆڕانکاریەک دەرەنجامی هەیە ینی گۆڕانکاری وا بە ئاسانی ناکرێت بەڕاستی هەم تووشی تەنگەژە و تووشی پێشابیتەوە کاتێک گۆڕانکاریەکی پۆزیتیڤیان گۆڕانکاریکی باش لە کۆمەلگای بکەین یەکێ لەو هۆیانە کە من تەسەوری ئەەکەم ئەوە بێت کە بەشداری پێنەکردنی پیاوانە لە پرۆسەی ئەو گۆڕانکاریانە بۆ نمونە هەستەکەی ینی هەندێک جار چۆنەڵی باڵانسێک نەبووە چکە پیاوان و بڵێن کوڕانیش بە هەمان شێوە بەشێکن لە دروستکردنی زەمینەیەکی ئارام و پارێزراوە بۆ خانمان من تەسەورەکەم بۆ بۆچوونی خۆم یەکێک لەوانە ئەوە بێت کە جیاکاریەک لەوانی هەست بە جیاکاریە کرابێ ئەو نەزڕی دروست کرد ئەگەرنا ئێمە جارێکی دووبارەیەکم ئەو کوڕێکخراویسیت بەڕاستی بە زۆر بە پێویستی ئەزانین کە کار بکرێت بە هەمان شێوە کە خزمەت گوزارەکانمان پێشکەشەکرێ بە خانمان بەڵام کار بکرێت لەگەڵ پیاوان و لەگەڵ کوڕانیشە بۆ ڕەخساندنی زەمینێکی پارێزراوە. کاک ڕۆمان بەڕێستان لە ڕێکخراوێک کار دەکەن بۆ داکۆچیکردن لە مافی ئافراد ڕێگریگرتن لەو توندوتیژیانە بەرامبەر خانمان دەکرێت ئێوە هیچ ئامارێکتان لەلا هەیە بەراوردێک بکەن بە چەند ساڵی ڕابردوو کاری ئەم ڕێکخراوانەی هاوشێوەی ئێوە تا چەند بۆتە هۆکار لە کەم بوونەوەی ئەم توندوتیژیانی دژ بە خانمان دەکرێت بە دڵنیایی وەکو ئامار من ناتوانم تیشتی پێ بم لێرە بە تایبەتی ئەگەر باسی بۆ ینی ئەگەر مێ هەرێمی کوردستان جیاب بکەمەوە لە عێراق چکە ئەگەر بێمە سەر باسی عێراق بکەم بە عام بەڕاستی عێراقیەکێکە لە وڵاتانی کە بەداخەوە ڕیزبەندیەکی بەرزی هەیە لە توندوتیژی لەسەر بنەمای ڕەگەز بەڵام ئەتوانم بڵێم بەرەو پێشچوونی زۆر باشمان بە خۆمانەوە بینیوە ینی حەز ناکەین ینی هەر ڕەش بینی بین بەعکسەوە کە ینی چەندەها یاسا و ڕێسای تایبەتدانراوە لە هەرێمی کوردستانە کە پەیڕەوەکرد بۆ نمونەیەکێکیان یەکێک لەو یاسانەی کە زۆر بە جوانیە بینم کە بڵین لە باری کەسێتیایە کە جاران یەک خانم دوو خانم وەکو شایەتی لێوەرەگیرا یەکسان بوو بە یەک پیا بەڵام ئەوە نەماوە ئێستا یاسای فرەژنی بۆ نمونە کە چەندەها ئەوەی بۆ دانراوە کە فرەژنی ئێستا قەتەقی ینی لەژێر چەند ئەوەیە چەند مەرجێکی جیاوازانە بێت بۆ نمونە یاسای نێشتنی توندوتیژی خێزانی کە لە هەرێمی کوردستانە هاتوۆتە بەردە شێڵتەرەکان بەڕاستی چەند شێڵتەرێکمان هەیە کە خۆشبەختانە چه حکوومەت بێت چ ڕێکخراوە ناحکومیەکان بێ کاریان لەسەر کردو پەرەیان پیاوە یعنی ئەمەش گۆڕانکاریەکە تەمانەوەکو باسم کرد پێشتر ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاریەک نیە بتوانانی لە 24 ساعتە بیبینی بەڵام ئەگەر مقارنەی چەند ساڵی ڕابردوو بکەین بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەرەو پێشچوونێکی زۆر باشمان بینیەوە. باشە هەردووکتان پیاون منەمێ پرسیارەکەیانی هەر لە هەردووکتان بکەمەوەی کە ڕەگەزێکی بەرامبەری منن بۆچی پیاوان ڕێکخراوێکیان نییە وەکو ژنان ئەگەر هەش بێ زۆر کەمە ئەڵێن ئەمە لەوە سەری هەڵداوە هەر بۆ خۆی ئافرەت مافی لێبراوە بۆیە ڕێکخراوی هەیە یاخود بۆیە ئەم شتەی بۆ دامەزراوە پیا و مافی هەیە هەر بۆ خۆی بۆیە پێویستی بەم شتەنە وایە یاخود ناهەکارانی تۆ پێ دوایە توندوتیژی وەکو مرۆڤێک بەرامبەر تۆکرێت واز لەوە بێنەوە هەموو مرۆڤێک توندوتیژی بەرامبەر دەکرێت بەپێی ئەو پێناسەی کە ئێمە لە سەرتاوە باسمان کرد یانی توندوتیژی ئەگەر بە قسەکردنێک بێ بە جیاکاریەک بێ بە تووڕەبوونێک بێ بەڵام خۆمان لە هەندێک شت لا نەدەین ببوورە من میوانیم بەڵام ئێستا ڕێکخراوی تایبەت بە پاراستنی مافی پیاوان و ئەمانش ئێستا هەن لە کوردستان پێم وایە ئەمانش کاری خۆیان دەکەن بەڵام لەگەڵ ئەوەی کە خانمان هەندێک جار توندوتیژیان بەرامبەر دەکرێت من بە هەموو شێوازێک ئەن دژیوەم کە توندوتیژی بەرامبەر هەر خانمێک بکرێت بەڵام لە هەندێک بابەتی دیکە هەیە ئێمە ئەوانە نابی نادیدە بگرین کە خانمان لە سەروی پیاوانەوە هەن یعنی زۆر جار لە ڕێزگرتن لە ڕۆیشتنی کاروبارەکان لە هەموو ئەمانە خانمان لە بەرچاو دەگیرێن وەکو ناسکی وەکو جوانی ینی وەکو دڵپاکی هەموو ئەمانە خانمان پێم وایە لە پێشی پیاوانە لە زۆر شوێن
سپاس دەکەینەوەمان بیر ناچێتەوە دەم خۆشە بۆیە ئەویستم ئەمە بڵم کاک ڕۆمان ینی بوونی ڕێکخراوەکان وا کات کە بڵین لاوازی مافەکانی ئافرەتان بە یاخود لاوازی پێگەی ئافرەت بێ یاخود نا بە پێچەوانەوە نەخێر بە پێچوانەیە ینی تەنها لاوازی نییە بەڵام بەپی پێویستە لە هەمان کاتیشەمە بیرمان نەچێتەوە بڵین مافەکانی خانمان بۆ نمونە کە لەوانەیە بە ئاسانتر پێشێل بکرێ بەداخەوە لە خێزانە یەکێ لە کێشەکان کە دووچارمانە بێتەوە ئەوەیە کە راپۆرتکردنی ئەم کێشانە تۆزێک قورسە بۆیە بەرچاو ناگیرێن لە هەمان کاتیشە ئەم پرسە وەکو پرسێکی مافی مرۆڤ ئەتوانی سێریکی نەگوەکو جیاکاری بۆیە لەوانەیە ڕخراوی پیاوان نەبێت لە بەرەوەی لەوانەیە پیاوان کەمتر دووچاری تۆ دوتیژی بێت وەکو باسم کە دوتیژی تەنها جەستەیی نیە چەنەها بەشداری پێکردنە لە چەند پرۆسەیەکی جیاوازدا کە خانمان لەوانەیە بەشداریان پێ نەکرێمەش بە جۆرێک لە جۆری لە ماوەی ڕابردووی لە سوۆشال میدیا هەندێک بابەتی جیاواز هەبوو سەبارەت بە پیاوان ئەم پیاوانەی کە لە ماڵەوە دەرکرابوون لەلایەن خێزانەکانیان لیان درابوو توندوتیشیان بەرامبەر کرا و دەنجی خۆیان هەڵی ناوە لە ڕێگەی ئەمە یەک بەرامبەر سەتە ئەوەنە دەنگیان بەرز کردووە هیوادارم ژنانی جوابە زۆر زۆر هیوایەکی خراپە کە تۆ دەی خوازی من لەگەڵمە بەسمۆیە هیوادارم ژنانیش لەسەر نانا هەکار باڕوونی کەمەوە هیوادارم ژنانیش لەسەر ئەو توندوتیژیانە بەرامبەریان نەکرێ بەو شێوەیە دەنگ هەڵبڕن مافی خۆیەتی هەر کەسێک کە توندوتیژی بەرامبەر بکرێت دەنجی خۆی هەڵبێنێ کاک ڕۆمان با دووە قسەمان لەسەر ئەوە بێ ئەگەر بەراوردێکی هەرێمی کوردستان و بە وڵاتانەی دەوروبەر بکەین هیچ ئامارێک هەیە یاخود هیچ ڕێژێک هەیە کە ئێوە بیزانن زۆرتر لە هەرێمی کوردستانە توندوتیژی یاخود لە وڵاتانی لە دەوروبەر هەن خۆی ئەگەر مقارنەی بکەین بە شەرقی ئەوسەط ینی ئەگەر باسی پێشکەوتنی هەرێمی کوردستان بکەین یعنی مقارنەتەن بۆ بە سعودیە کە وڵاتێکی کە تا ڕادێکی پێشکەوتووە ئەو ماف و ئەو یەکسانیە من نامەوێت بە تایبەتی باسی وڵاتەکانی دراوسێمان بکەم بەڵام ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستانە دەستخۆشی بڵین وەکو حکوومەت و وەکو ڕێکخراوە ناحکومیەکان بەڕاستی کارێکی زۆر زۆر بەپاکراوە لە کەمکردنەوەی من ناتوانم بڵێم توندوتیژی نییە بەعکسەوە بەردەوام هەیە و پێویستێکە زۆر زۆرە بەڵام وەکو کەمکردنەوەی لە چاو ساڵانی ڕابردووە تۆزە کەمتر بۆتەوە بۆ نمونەیەکێک لەو یاسایانەی کە ئەو ئەکراوە ظروفی مخەففەی پێڵێن جاران ینی یاسا پاڵپشتی بەداخەوە کوشتنی ژنان بووە کە لەسەر بنەمای شەرەف بوون منە ینی ئاسانکاری کراوە لە حکومە بەڵام ئەوش لە هەرێمی کوردستانە ئێستا بە هیچ جۆرێک ڕەچاو ناکرێت و ئەو ظروفی مخەففەیە نەماوە ئێستا لە هەرێمی کوردستان ئەمەش تەبعەن کە بیری لێکەیتەوە بەرەو پێشچوونە بەڵام وەکو باسم کردەوە بەرەو پێشچوونە هاوکاری حکوومەت و ڕێکخراوە ناحکومیەکان و لە هەمان کاتە ئەمە کارێکە کە هەمومان وەکو بەشێک تاچێک لە کۆمەلگە چ خانم بێت چ پیاو بێت بەرپرسە لە دروستکردنی کۆمەلگەیەکی تەندروست و یەکسان دروستە ئێمە خۆشحاڵین و منیش زۆر خۆشحاڵم کە ئێوەی پیاوان زۆر باڕاشکاوانە مافەکانی ئافرەت هاوشانی ئافرەت خۆی دەسەنن سپاستانەکەین کاک ڕۆمان بژێ و کامڕۆ میوانمونەتان زۆر زۆر سپاس بەو هیوایم کە ئافرەتانیش خۆیان بەشێک بن لە وەرگرتنی ئەو مافانە بەڕاستی بەدەستهێنانی مافی ئافرەت تەنها جلوبەرگ و ئازادی نیە لەسەر شەقامەکان بەدەستهێنانی یاسایەکە و چەسپاندنیەتی بەدڵنیاییەوە سپاسانەکەم دەستان خۆش بێت